سڵاو هاوڕێیان، ئەم ئەسپیانەی بینین ئێستا ئەو دەرمانەی پیاکەین. ئەوە دەرمانەکەیە سەریانەکەین. ئەوە دەرمانەکەمان پیاکرد. ئێستا کاتژمێر 2 چارەکە سەعاتێکمانەیە، دوای سەعاتێ سەیرانەکەینەوە. زۆر سۆز هاوڕێیانەوەم چەند برادەرەش لێرە بوون. ئەوە چەند دەقەیە؟ 5 دقەیە، 2 دقەیە، 3 دقەیە با سەیری ئەسپیەکان بکەینەوە. ئەوە ئەسپیانن کە ئێستا پیاماناکردن. ئەوانە مامۆستا ئاگای لێ و چەند برادەرێکی کەش لێرە بوون پێش ئێستا کە یانوت گوایە ئەم دەرمانە ئەسپێ ناکوژێت. ئەمە سەیریکەین، هیچی ناجوڵێتەوە. تەوانەوانە ئەگەر بیێنە پێشەوە لە 100% نەمردون بە تەواوی، بەس ئەوەی تر ئەگەر سەیریکەین بەس تووشی ئەمە هەرەوە ئەسپێ بوو کێسە دەرمانەکەمان پیا کرد. ئەگەر بیبینین حەرەکان هەرتیایە بە حاڵ ئەبینی مامۆستا ئەم دەرمانە کار لەسەرەوەکە کە تەسیل لە مێشیەکە. زۆر سپاس بۆ برادەری کە ڤیدیۆکەی دابەزانە بوو تەوەی نایان کوژێت. ئەمەش باشترین بەڵگەیە و ئەو مامۆستایانەش لەوێن هەر ئێستاش وێنەکەمان گرت و ڤیدیۆکەوە حاشا هەڵنەگریشە. لەبەر چای هەمووتان زۆر سپاس.